دەفەرمێ ئەو بەڕێزە هەر کاتێ تەحیات دەخوێنین یەکسەر پەنجەی شایەتمان هەڵبڕین یان کەوتمان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله لەگەڵ ئیلا اللهدا پەنجەکەمان بەرز بکەینەوە و چی لێ بکەین. بەڕێزان هەر وەختێ تەحیاتتان خوێن تەحیاتی یەکەم بێ یان دووەم بێ هەل لەگەڵ دەستپێکردنی ئەتەحیات لله یان ئەتەحیات المبارەکات یەکسەر پەنجەی شایەت پەنجەکانی دەستی ڕاستت بەڕێزن چەپت بخە سەر ڕانی چەپت تۆزە لای ئەژنۆتەوە نزیک بن. پەنجەکانی دەستی ڕاستت ئەم سێ پەنجەیەت ئاوا لێ بکە ئەم پەنجەیەشت ئاوا پەنجەی شایەتمانە یعنی هەیە پەنجەکانی ئاوا لێ دەکا کە گەیشتە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئینجا کۆیان دەکاتەوە نا بەڕێزان هەر کە یەکسەر تەحیاتت دەست پێکەوتت ئەتەحیات لله یەکسەر پەنجەکانت ئاوا لێ بکە بم شێوەیە کە عەرزتان دەکەم ئەکو لە وێنەکەدا دەیبێنن پەنجەکانت ئاوا لێ بکە پەنجەت ئاوا لەسەر زەویەکەیە کەوتت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله لە مەسەبی ئیمامی شافعیدا کە ئێمەی کورد مەسەب کە کورد زوبان بە شانازیەوە پەیڕەوی ئیمامی شافعی دەکەین و ڕێز و حرمەتمان هەیە بۆ هەموو ئیمامە پایەبەرزەکانی ئیسلام بۆ هەر زانایەکی بەڕێزی ئیسلام کە ڕەئی هەمویان صحیحە هەمووی قوڵاوی فەرمودەکانی نازدارە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ هەمووی لەوەیان وەرگرتووە. بەڕێزان ئێمە بۆ ئەوەی میلەتەکەمان هەر بە یەک شێواز بین و برایەتی لە نێوانماندا زیاتر بێت لە بەتایبەت لە مزگەوتە ئەوە بەم شێوەیە بکەن هەر یەکسەر کە تەحیاتت دەست پێکرد عەرزمکردن پەنجەکانی دەستی ڕاستت ئاوا بەم شێوەیە لێ بکە کەوتت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله لەگەڵ ئیلا اللهدا پەنجەت بەرزکەوە ئاوا بەرزیکەوە تۆزە بیەنە پێشەوە بەرەو لا قیبلە ڕایگرە بەڵام پەنجەت دامەنەوێنەوە ئێستا ئێمە ئیواڵە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەنجا دوای پەنجەی دادەنێتەوە ئەم پەنجەیەت بەڕێزان ئەم پەنجەیەت ڕاگرە بەم شێوەیە بەرەو قیبلە تۆزە بیهێنە پێشەوە لە مەسەبی ئیمام شافعیدا ڕەحمەتی خوای لێ وەکو لە مینهاجا دەفەرمێ سەیری پەنجەت کە واتە چاوت با هەر لەسەر پەنجەت بێ پەنجەت بەم شێوەیە بەڕاگری بێڵەوە حتا کۆتایی تەحیات تا سەلام دەدەیتەوە یان لە تەحیاتی یەکەمە تا هەڵدەستیتەوە بۆ ڕکاتی دووەم بەو شێوەیە پەنجەت ئاوا بەو شێوەیە ڕاگرە ئیتر ئەمە لەم کاتەدا ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئیتر سەیری پەنجەت کە و مەی جوڵێنە لە ڕیوایەتیشدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنجەشی جوڵاندووە باتە پەنجەی ئاوا لێ کردووە و فەرموودا هەیە لەسەرەوەی کە فەرموویەتی لە شەیطان دەدرێ وەکو چۆن بە چەکوشی ئاشتن لەسەری دەی ئەواتە کەسانێک پەنجیان ئاوا دەجوڵێنن بەو شێوەیە ئەوەش فەرموودەی لەسەرە بەڵام وەکو مەسەبی ئیمامی شافعی کە ئیختیاری ئیمام شافعی و شوێنکەوتوانی مەسەبی شافعی ڕەحمەتی خوا لە هەموویان بێ ئەوان ڕەئیان وایە کە پەنجەت عەرزم کردن ئیلا الله ئیتر پەنجەت ئاوا ڕاگرە بەرەو قیبلە شۆڕی بکەوە بەو شێوەیە بی بە پێشەوە مەی جوڵێنە بەڵام ئەگە بەڕێزێکت بەڕێزان لە مزگەوتا بینی پەنجەشی ئاوا دەجوڵان وەڵڵی ئەو فەرمودەیەش هەیە و هیچ خلافێکی لەسەر نییە و ئەوەش فەرمودەی دروستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەڵام ئەوەندە بێ خوا نەخواستە ئەم پەنجەیە بۆ ئازاردانی یەکتر نەبێ ئێستا جار هەبووە لە مزگەوتا بیندراوە مامە حاجیەک لەوەتی تەمەنی هەیە بەم شێوازەی پێشوو کە عەرزم کردن تەحیاتی خوێندە و پەنجەی شایەتمانی جوڵان گەنجێکی بەڕێزیش فەرمودەی دروستی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەبەر دەستایە پەنجەکەی ئاوا لێ دەکات مام حاجی لە دوای نوێژ خەری بۆ شەڕیان بێ کاکە پەنجەت بۆ لێ دەکەی وتێتی وەڵاوی تۆ دروست نییە نەخێری هەردووکمان دروستە بەڵام ئەگەر لە شوێنێکە زانیت ئەو کەسەی لەم لاتەوە لەو لاتەوەی بە پەنجە جوڵانەکەی تۆ خوا نەخواستە قەڵز دەبێ ئەو لەو بابەتە تێنەگەیەوە یان فەرمودەکەی پێنەگەیەوە یان وای زانی و بەس ئەوەی ئەو ڕاستە تۆ پەنجەت ئاوا بۆ شێوەی ئیمام شافعی فەرمووی ئاوا لێ بکە بۆی برایەتیمان کە واجبە دڵخۆشیمان بە یەکەوە لە سەفی جەماعەتە جەماعەت ئەوەی پیرۆزە کە من و تۆ لە تەنیژیەکەوەین دڵمان بە یەکتر خۆشە دڵمان بە یەک دەکرێتەوە سڵاو لە یەکتر دەکەین برایەتی نوێ دەکەینەوە نەخوا نەخواستە لە پێناوی سونەتێکە واجبێک بفەوتێنین دەبێت ئاگاداری ئەوە بین و ئەگەر کەسێکی ژوای کرد کەسەکەی تر زۆر بە ئاسایی وەریگرێ لەو بابەتانەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابەتەکەی زۆر فراوان کردەوە بە چەند شێواز کردوویەتی بۆی ئومەتەکەی هەمویانی بۆ ئاسان بێ و مەسەبەکان هەر کەسە شتێکی هەڵبژاردووە ڕەحمەتی خوا لە هەمویان بێ بەڵام ئێمە تەنها و تەنها ئاگامان لە برایەتی ئیسلامیمان بێ بە تایبەت لە سەفی جەماعەتە خوا نەخواستە بەهۆی سونەتێکە و برایەتەکەمان خەلەلی تێ نەکەوێت